کە سێری دەکەم لەو منداڵیەوە کە داچی لە پێم دەڵێ ئەدی چێ نازی هەڵگرێ. وەکو ڕێز، وەکو احترام، وەکو ئیش پێبوون، وەکو ڕێز لێنان لەگەڵ هەمویاندا بوو کەسێکی زۆر بێدەنگ بوو. ینی کەسێک بوو دایم حەزی لە قسەی خۆش بوو، نەک بڵێن قسەی فشقیات و ئەو شتان. دایم حەزی لە قسەی خۆش و قسەی بەنرخ و قسەی باش بوو. دایم حەزی لە مناقەشەی بەسوود بوو کە لەگەڵ برایەکەم دەم جارە دەهاتن بێکەوە مناقەشەیان دەکرد، ئێمە هەر هەمومان لێ کۆ دەبووینەوە لە ژوورەکە ومان جۆمان لێ دەگرتن. ینی کە دەهات دایم شتێکی پێ بوو کە قسەیەک بکا لەوێدا.